ناومبێری بەختیارە 18 ساڵم خەڵکی سلێمانیم هەر لێرە گەورە بووم من لە مناڵیەوە لەوەتەی هەم هەر خەریکی هونەر بووم اینجا چونکە ئایلەکەشمان هەمویان هونەرمەندی تیا ڕەسامی تیا وێنەکێشی تیا ئەوە زیاتر هەنیە بۆی مەشغوڵ بم یعنی چۆن بڵێ زۆر ئیشی لەسەرکەم بۆی باشتر بم تیا و من ئەو سێ تابلۆیم کە لە پشتمەوە دەرکەوتووە بەوانە بەشداریم کردووە بە بۆی زەیتی خەریکی بووم و دروستم کردووە هێکی چەند ڕۆژێکی تێچووە تاکو تاواویکەم یعنی زۆر زۆر کاتی پێئەچێ و بۆی زەیتیش زۆر زۆری پێئەچێ تاکو وشکە بێتەوە بە تاواتی بۆی بتوانی هێڵی واسی بۆی تێک نەچێ هەرێکی باسی شتێکی جیاکە بە زۆربەی باسی خەمۆکیەکە بۆ ئەوانی کە ناتوانندنی خۆیان دەربڕن بۆ ئەوانی کە ناتوان یعنی هێکێکیان نییە قسەی بۆ بکەن یارمەتیان بن و هونەر بۆ ئەوانش ڕاستەکەی زۆر زۆر باشە کە ئەتوانێ هێمن نکاتەوە ئەتوانێ یارمەتی بە بۆ شتانە یعنی کە کاتێک کە تو هیچ نییە ناتوانی بیکەی یانەوە بێزاری لە ماڵە ئەتوانی بە خۆت خەریکی هونەر بیارمەتی و بە کردنەوەی ئەم جۆرە پێشانگانە بۆ تایبەت گەنج یانی تەمەنی من یان مناڵتر زۆر زۆر ئیسفادەی هەیە ئەتوانە زیاتر هانیان بە بۆ زیاتر خەریکی هونەر بن بۆی لەوە نەچێتە مشکیانە کە بڵێ هونەر لە کوردستان ئیسفادەی نییە یان گرنگی پێنان ئەم جۆرە پێشانگایانە ینی یارمەتی هەموو گەنجێک نەک گەنجیش بەڵکو ینی ئەوانی کە گەورەشن ینی تەمەنە هەر چەندێک بێ بۆ هونەر گونجاوە قەت ئەو نیە بڵێ زۆر درەنە ناتوانم بیکەم قەت ئەو نیە بڵێ کاتی ئەوم نییە ناتوانم بیکەم.